سەبارەت بە پاڵپشتیە سەربازی و سیاسیەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دەیڤد بەنهۆرین ڕۆژنامەنووس لە نیویۆرکۆ لەگەڵماندا. بەڕێز بەنهۆرین سڵاوتان لەبێ، تۆم کاتتان باش. سلااو بۆتە برێز بەنهۆرین. دەمە گەلک هەستیار شەرەک لە غازاگۆ برێ بەدەچە و پێشوازیە گەلک گەرم لە کۆنگرەسا ئەمریکای بۆ نەتەنیاهو وێ پێشوازیە چاوادە نرخینە ئاخەفتنات کۆنگرەسێدا فەرم. پێش هەموو شتێک زۆر سپاس بۆ میوانداریکردن. دەمەوێت بۆ دۆستە ناوازەکانم لە هەرێمی کوردستان قسە بکەم. هیوای ئازادیتان بۆ دەخوازم، ئازادیەکی خێرا و هەرچی زووە. ئەوەی کە پەیوەندی بە گوتارەکەوەیە بڕوام وایە ئەمە گرنگە بۆ هەموو وڵاتانی جیهان. پەیامەکە زۆر گرنگ بوو کە دەکرێت کاریگەری لەسەر خەڵکی کوردستانیش هەبێت. ئەو قسەی دەربارەی شەیتان و ئازادی دەکرد. ئێمە لە دژی حەماس شەڕ ناکەین، لە دژی حیزبوڵڵا و حەماس شەڕ ناکەین، ئێمە لە دژی ئێران شەڕ دەکەین. ئامانجی ئێران داگیرکردنی شەڕە. کاتێک بینیمان هەوڵەکانی ئێران هەمیشە هەوڵیان داوە بۆ ئەوەی دەسەڵاتی خۆیان پاوانخوازی خۆیان زیاتر بکەن و بە شێوەیەک لە شێوەکان سەرکەوتوو بوونە چەندین شێوە چەکداریان هەیە لە ئێمن، لە عێراق، لە سووریا، لە ئەفریقا، تەنانەت خەڵکی خۆی ناردووە بۆ ئەمریکاش. ئەمە ڕێگەی تێدەچێت دەکرێت و ڕەنگە هەوڵ بدەن سەرۆک ترامپیش لەناو ببن. دەکرێت ئەمانە هەمووی ڕێگری لێ بکرێتەوە. دەکرێت و بینیمان بیبی گوتارێکی پێشکەش کرد بۆ خەڵکی ئەمریکا کە ئەمە لە پێشودا ڕووی نەدراوە. بیرمان بێ ئەم گوتارە لە بەردەم کۆنگرێس بوو. بڕوام وانە هیچ سەرکردێکی دیکە لە جیهان بەم شێوێ لە بەردەم کۆنگرێس گوتاری پێشکەش بکرێت. گوتارەکە زۆر زۆر کاریگەر بوو و هیواخوازم. بەڵێ بەڕێز بەنگۆریان، پاڵپشتیە سەربازی و سیاسیەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل چی لە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی غەزا گۆڕێت؟ ئەمە ئاگرەکە گەرمتر و خۆشتر ناکە؟ من زۆم ڕاهاتوم لەگەڵ هێزە سەربازیەکانی ئیسرائیل. ئەوان دەتوان کارەکە بکەن، بەڵام کاتێک دەبینی هەفت دەرگای شەڕ لێکراوەتەوە لە ئێران، لە یەمەن، لە لوبنان، ئەمە کارێکی ئاسانیە. بڕوام وایە ئیسرائیل دەتوانێت ئەم کارە بکات، بەڵام پێویستە دووبارە هاوکاری سەربازیان پێش بکرێتن. ئەوان فڕۆکە و هەموو جۆرە چەکێک بەکاردێنن و ئێمە پشتیوانی ئەمریکامان پێویستە بۆ دووبارە چەکمان پێشکەش بکات، چەکی گرنگمان پێشکەش بکە. ئەگەر ئەمریکا بەردەوام بێت لە دابینکردنی چەک، ئەوە سەربازە ئیسرائیلەکان دەتوان ئەم کارە بکەن. من هیچ گومانێکم لەم بارەیەوە نییە. ئەوان دەتوانن غەزە پاک بکەن. ئەگەر بڕۆیتە غەزە هیچ شتێک لە غەزە نەبینراوە، هیچ شتێک لە حەماس جێ نەماوە لە غەزە. بۆیە لە مێشکی من هیچ پرسیارێک نییە کە ئیسرائیل دەتوانێت ئەم کارە بکات ئەگەر ئەمریکا بەردەوام بێت لە پشتیوانیکردنی. برێز بەنهۆرین، پەیامە وێ سەردانێ، پەیامە واشنگتن و تێلاڤیڤ چی بوو؟ بۆ ڕایا گشتیژی، بۆ مەدیەژی چی بوو ئەف پەیام؟ بەڵێ من بڕوام وایە گرنگترین پەیام کە ویست بێتی بینێری پێشم شتێکەوە بووە بۆ دموکراتەکان و بۆ کۆماریەکان کە پێیوتن ئێوە هەردووکتان دۆستن و ئێوە هەر لایەنێک لە مانگی نۆڤێمبەر بباتەوە. ئەگەر دموکرات بێ یاخود کۆماریەکان، ئێمە بۆ ئێوەی بەجێ دەڵێن ئیسرائیل پێویستە کار بکات لەگەڵ دیموکراتەکان بێ یاخود کۆماریەکان. بۆیە پەیامەکە ڕاستەوخۆ بێگومان بۆ ڕایگشتی ئەمریکا بوو، بەڵام بۆ جیهانیش بە هەمان شێوە چەندین لایانی لە خۆگرت بوو، بە تایبەتی وڵاتانی کە دەناڵن وەکو کوردستان و وڵاتانی دیکە. من ئەم وەڵامدانەوەیە توێژینەوەی بۆ دەکەم، قسە لەبارەوە دەکەم چکە ئەمە زۆر گرنگە، زۆر جددیە. بەڵێ سەبارەت بە پاڵپشتی ئیسرائیل لەلایەنی دارەی ئەمریکاوە، ئایا کۆماریەکان و دیموکراتەکان وەکو زۆرینەی تری دۆسیەکان بۆ چوون و ئایدیایان جیاوازە یان لە پاڵپشتیکردنی ئیسرائیلە هەردووکیان یەک ئایدیایان هەیە؟
سرکە ئەوان ڕێکەوتنێکیان هێوە ملیاران دۆلاریان دابین کردو بۆ ماوەی 10 ساڵ ئەمە لە کاتی ئۆباماوە بوو بەڵام ئەو هەماهەنگی لە نێوان هەردوو وڵاتدا هەیە لە بواری تەکنۆلۆژیا لە بواری تەندروستی ئەمە زۆر قوڵترە لەو بابەتانەوە من بڕوام وایە ئەگەر سەیری چەندین میلیارد دۆلار بکەین ساڵانە بۆ ئیسرائیل دابین دەکرێت هیچ هۆکارێک نییە کە بزنین ئەمە بوەستندرێت ئیسرائیل و ئەمریکەکان ئێران ناتوانێت بەردەوام بێت لەو کارێکێدات لەو هێرشانێکێدات بەبێ ئەوەی کە ڕوبەڕووی ئیسرائیل ببێتەوە بەڵام ئیسرائیل بۆ هیچ شوێنێک نابێتەوە ئەمە ئەو خاڵەیەکی ئێمە هەمانە برز بنهۆرین نەتەنیاهو ڕەوشەکە وەکی من گوتی شەرەکی گوڵغەزا برێڤە دچەم هات لێ هەروەها پرۆسەکە هەڵبژارتنی لە ئەمریکا ژیاک و دەستپێکریە هەیە پەیوەندیên ئیسرائیل لەگەڵ ئەمریکای divê پرۆسەیە هەڵبژارتنێدا لە ئەمریکای کارگەریەکی وێ باندۆرێکی وێ هەیە تو چاوا دەبینە؟ تۆ دەزانی جوەکان لە هەموو شوێنێکە هەن چ دیموکرات بن یاخود کۆماریە ئەگەر سەیری ئیدارەی بایدن بکەی دەبینی خەڵکێکی زۆر جوو لە پۆستی گیرنگدان ئەگەر سەیری ئیدارەی تڕۆن بکەی چەندین جوود دەبینی کە پۆستیان هەبوو لە حکوومەتەکەیدا بۆیە ئێمە دەزانین کە جووەکان ڕۆڵێکیان دەبێت لە ئیدارەکەدا لە پارەدا بەهۆی ئەم پارەی ئەمانە زۆرترین پارەی نەختینە دابین دەکەن و پێویستە دیموکرات و کۆماریەکان ڕێز لەمە بگرن چونکە تۆ ناتوانێت هەڵبژاردنێک بێتەوە بەبێ پارە ئێمە دەبینین لە 3 مانگدا چی ڕوودەدات بەڵێ لە پێشکەشکردنی وتاری نەتەنیاهۆ لە واشنگتن بە شێوە لە شێوەکان ناڕازیبوونێکی شەبوو بەرامبەر بە هاتن و پێشکەشکردنی گوتارەکەی و بەشێک لە ئەندامانی ئەنجومەن ئەندامانی پیرانیش لەوێ ئامادە نەبوون ئەم ناڕەزاییە هیچ لە دۆخی پەیوەندی ئیسرائیل ئەمریکا یاخود باڵنەوەکە چەنە تۆ باس دەکرد پەیوەندیشەوە هێندە قوڵە هەنێشت کاریگەری لەسەر و پەیوەندی ئەو دوو وڵاتە ناکات بەڵام ئەتوانی بە ئاسایی بیبینین ئەو ناڕازایەتیانەی لە نێو ئەندامانی ئەنجومەن و ئەندامانی پیران هەبوو من بڕوام وایە تەنیا سی دیموکرات ناتن کە نزیکەی 220 ئەندام هەندەوەیە بڕوام وایە ئەمە زۆر گرنگ نییە بێگومان هەمیشە کۆنگرێسمان و سیناتۆرە هەن کە لەگەڵ حکوومەتی ئیسرائیل دڵخۆشنینە ئەمە کارێکی ئاساییە زۆر نزیکەی لە 95 لەوێ ئامادە بوون و دووبارە دێنەوە بۆی بڕواموانی ئەمە کێشە بێت بەڵێم سپاس دەیڤید بەنۆرین ڕۆژنامەوان نیویۆرک لەگەڵ سپاس